باشە دەمەوێت باسی ئەو پرۆژانەتان بۆ بکەم کە لە کابینەی نوێمدا بۆ هەڵەبجە بڕیاریان دەسەردراوە و هەروەها لەگەڵ میوانەکەم کە لە ستۆدیۆ سامادێ بەڕێز ساسان ناونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار گفتوگۆی زیاتر دەکەم. کاک ساسان زۆر بەخێربێی لەگەڵم بمێنەرەوە بە باسی ئەو پرۆژانە بکەین کە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێ کراون یاخود کەوتونەتەوە کارکردن کە تیان داوەستا بوو. ئەم پرۆژانە بەتایبەت باس لە پرۆژەکانی وەبەرهێنان دەکەین لە سنووری پارێزگای هەڵەبجە 132 پرۆژە جێبەجێ دەکرێن 29 پرۆژەیان تەواو بوون و ئێستا کارکردن لە 75 پرۆژەیان بەردەوامە لەگەڵەوەی کە کارکردن لە 25 پرۆژە خود 28 پرۆژە ڕاوەستاوە. دیارە لەگەڵەوەشدا کە ئەم پرۆژانە بە پێی سێکتەرەکان بەسەر 11 سێکتەردا دابەش بوون لە بواری وەبەرهێنان لە چەند سێکتەرێکدا خۆیان دەبینەوە وەکو ڕێگاوبان و گواستنەوە دیارترینیان ڕێگای توەقوت هەڵەبجە بوو کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە گەیشتنی بە پارێزگای هەڵەبجە و ئەمە داواکاری هاوڵاتیانی هەڵەبجە بوو بڕیاری لێدا لەگەڵەوەشدا ئەو ئاوەڕۆ پرۆژەکانی ئەو ئاوەڕۆ کە 20 پرۆژەکانی ڕێگا و گواستنەوە 57 پرۆژەن کە جێبەجێ دەکرێن. چەند پرۆژەیەکی دیکەمان هەیە لە بوارە جیاوازەکان وەکو پەروەردە کە 14 پرۆژە لە بواری پەروەردە وەکو قوتابخانەکان وەکو نۆژەنکردنەوە جێبەجێ دەکرێت. لەگەڵەوە ژێرخان و خزمەتگوزاری 14 پرۆژە و ئەو پرۆژانەی کە کۆمەڵگەی مەدەنی و حکوومەت پێکەوە بەڕێوەی دەبن 8 پرۆژەیە. لەگەڵ ئەمەشدا چەند پرۆژەیەکی دیکە لە کابینەی نوێم جێبەجێ کراوە دیارترینیان پرۆژەی ماستەر پلانی پارێزگای هەڵەبجەیە کە دەمەوێت ئێستا گفتوگۆ بکەم لەگەڵ کاک ساسان. زۆر بەخێربێی. دەکرێت پێمان بڵێ ئێستا سنووری جوگرافی هەڵەبجە کوێ وەکام شار و شارۆچکانە دەکەونە ماستەر پلانی هەڵەبجەوە؟ دیارە شاری هەڵەبجە سنتەری پارێزگای هەڵەبجە یەک لەو شارانەیە کە ماستەر پلانی نەبووە پێویستیەکی زۆری بە دروستکردنی ماستەر پلان بوو. لە سەردانی ڕۆژی 22 شوباتی ئەو ساڵ 2024 کاتێک جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانی سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد لەوێ لەلایەن بەڕێز پارێزگار و دامەزراوەکانی ئەوێ داوای دروستکردنی ماستەر پلانی هەڵەبجە کرا. جەنابیان فەرمانی کرد کە بە زووترین کات کار لەسەر ئەو بابەتە بکرێ و ئامادەکاریەکان تەواو بکرێ. ئەوە بوو تیمی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕۆژی 28 شوبات سەردانی پارێزگای هەڵەبجەمان کرد و لەگەڵ جەنابی پارێزگار و دامەزراوەکانی ئەوێ سەرۆکایەتی شارەوانی و نەخشەدانان و هەموو دامەزراوە پەیوەنددارەکان کۆبووینەوە و تاوتوێی ئەو بابەتەمان کرد. ئیتر کە گەڕاینەوە لەگەڵ ڕاوێژکارانی وەزارەت هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی نەخشەدانانی ئاوەدانی ئەو هەنگاوانەمان کار لەسەر کرد کە ئامادەکارین بۆ دروستکردنی ئەو ماستەر پلانە. دوای ئامادەکردنی خەمڵاندنێکی تێچوو لە 30/5/2024 ڕەزامەندی نووسنگەی جەنابی سەرۆک وەزیران وەرگیرە لە مانگی 6 ڕەزامەندی سەرۆکایەتی دیوان وەرگیرە. لەو کاتەوە ئێمە دەستمان پێکرد کەوتینە سۆراخی ئەوەی کە چ کۆمپانیایەک باشە بۆ شاری خۆشەویستی هەڵەبجە کە پرۆژەی و ماستەر پلانەمان بۆ جێبەجێ بکەم. ئەم کۆمپانیا چ تایبەتمەندیەکی هەیە؟ ئایا پێشتر ئەزمموی هەیە لە هەرێمی کوردستان کاری کردووە؟ بە دڵنیاییەوە چەند کۆمپانیایەکی پێشەنگکەن کە ناوناوبانجیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە ناوچەی کەندا و لە عێراق و لە کوردستان هەیە. لێ یەک لەو کۆمپانیایە نەمان هەڵبژارد کە کۆمپانیای خەتی بۆ عەلەمیە لە کەندا و هەروەها لە عێراق لە لوبنان لە کوردستان پێشینەیەکی کاری زۆریان هەیە و ئێستا کارێکی زۆر لە عێراق دەکەن لە بەغدا و لە بەسڕا بە هەمان شێوە و پێشینەیەکی قوڵتریان لە کارکردن لە کوردستان هەیە. ماستەر پلانی پشتێنەی سەوزی هەولێر لەلایەن و کۆمپانیای دانراوە و کاریان لەسەر دروستکردنی دەماستەر پلان لە بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردووە و ئیمکانیاتی هەم تەکنیکی هەم ئیمکانیاتی مرۆیی زۆر باشیان لەبەردەستە. لێ بڕیارماندا کە لەگەڵ ئەوان بکەوینە مفاوەزات و مفاوەزاتەکانمان سەری گرت و ئەوڕۆکە واژووی دەستکردن بە جێبەجێکردنی ماستەر پلانی هەڵەبجە کرا. زۆر باشە کاک ساسان وەڵامی پرسیارەکەی خۆمم دەست نەکەوت کوێن ئەوانەی کە دەکەونە ئەو شار و شارۆچکانی دەکەونە ماستەر پلانی هەڵەبجەوە؟ ئەوە لە بۆ سنتەری شاری هەڵەبجەیە سنتەری پارێزگایی هەڵەبجەیە لەو قۆناغا جارێ
ئەوە دەکەین هیوادارین لە کاتی تەواوبوونی لە دوای 450 ڕۆژ بە دڵنیاییەوە ئەو شوێنانی تر کە پێویستیان پێ هەبێت کار لەسەر ئەوانیش دەکرێت. زۆر باشە. چی پێویستە بۆ هەڵەبجە بکرێت لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە تاوەکو ڕنگ بداتەوە لە هەڵەبجە؟ بە دڵنیاییەوە دروستکردنی ماستەر پلان وەکو ئەو فۆرمەیە کە هەموو بابەتەکانی هەر شارێک هەر شارۆچکەیەک لە خۆ دەگرێت. هەڵەبجە ڕەگ و ڕیشەیەکی مێژووی قوڵ و کولتوری و خەباتکردن و سروشتێکی جوان و قوربانیدان و هەروەها لە بواری کشت و کاڵی لە بواری پیشەسازی ئەوانەی هەموو هەیە و لە بواری گەشت و گوزار بە هەمان شێوە ئەو ڕەگەزانە هەموو لە دروستکردنی ماستەر پلانەکە لە بەرچاو دەگیرێن و ئەو هێڵە سەرچیانەی بۆ فراوانبوونی ئایندەی هەڵەبجە کە بە کام ئاراستەیە لە بواری کشت و کاڵ لە بواری پیشەسازی لە بواری گەشت و گوزار و هەروەها بۆ خۆشی بۆ ناو سنتەری شارەکە ئەو بابەتانە هەموو کەواتە گرنگی بە تایبەتمەندیەکانی پارێزگای هەڵەبجە دراوە لەو بوارانەی کە پارێزگای هەڵەبجە تیایدا دەوڵەمەندە. بە دڵنیاییەوە هەموو ئەو ڕێگەزانەی کە پێویستە ئەو ماستەر پلانە کاری لەسەر بکە بۆ ماوەی چەند مانجێک لەلایەن تیمەکانی وەزارەت بە هاوبەشی و بەشداریکردنی تیمەکانی پارێزگای هەڵەبجە و فەرمانگە پەیوەنددارەکان یەکەیەکە گفتوگۆی لەسەر کرا و ئەو ڕەگەزانە دواتر لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە بڕیاری لێدرا لەلایەن جەنابی پارێزگارەوە مسادقەی لەسەر کرا بۆ وەزارەت نێردرا و دوای ڕەزامەندی ئێمە ئەوە دەبیتە ئەو کلیلانەی کە کۆمپانیای جێبەجێ کارکاری لەسەر. باشە کاک ساسان چ پلان و پرۆژەیەکی ترسان هەیە بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ بە دڵنیاییەوە پلان و پرۆژەکان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامە بەڕێستان ئاگدارن و زۆر جوان ڕووپۆشێکی میدیایی سەررجەم ئەو دەستکەوتانە دەکەن و ئەو کارانە دەکەن و ئەو خزمەتانە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆک وەزیران پێشکەش بە خەڵکی کوردستانی دەکات. دەبینن هەر ڕۆژەی لە شارێکە هەر ڕۆژەی لە شارۆچکەیەکە بەردی بناغەی پرۆژەی تازەدا دەنێ شریکی تەواوبوونی پرۆژەی استراتیژی و گەورە کە لە خزمەتی هاوڵاتیانەدا دەنێ بۆیە بەدڵنیاییەوە ئەو پرۆژانە بەردەوام دەبن و هیوادارین هەمووی لەوادەی خۆی و زووتریش جێبەجێ بکرێت. باشە پرۆژەی جیاکردنەوە و دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا گەیشتۆ بەکوێ؟ لە قۆناغەکانی کۆتاییە زۆربەی وەزارەتەکان ناوی و لیستی فەرمانبەرانیان نردووە هەندێک وەزارەت جارێمایە دەچێتە مەرحەلەی تەدقیقکردن لە دوای ئەوە بەڵام لە ڕووی کارە هونەری و کارە ئەندازیاریەکانەوە کاری زۆر باش کرایە هەندێک سەرۆکایەتی شارەوانی زۆربەی کارەکانیان تەواو کردیە زەویەکان دیارە نەخشەکان تەواو بوونە دوای تەدقیقی ناوەکان دەکرێت دەست بە پرۆسەی دابشکردنەکە بکرێ هەندێک سەرۆکایەتی شارەوانی ترمان لەوانەیە بەو ڕیتمە نەیانتوانی بی وەکو پێویست بڕۆن لەبەر بابەتی کوژانەوەی زەوی و ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ هەیە یاخود لەگەڵ وەزارەتی دارایی هەیە ئەوانیش بەردەوام لەو کارانە لەو هەماهەنگیانە بەردەوامن بە دڵنیایەوە کە ئیوانیش بێ ئیوانیش ئێو شارانەش دەست پێ دەکەن. زۆر سپاس دەکەم بەڕێز ساسان ناونی وەزیری شارەوانی و گەشت و گوزاری هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێت.